پۆدکاستی ئەم جارەمان لەگەڵ گەنجێکی بەتوانایە سەرەڕایەوەی کە خاوەن پێداویستی تایبەتە بەڵام خاوەنکار و پرۆژەی خۆیەتی. گەنجان لە ئێستا گلەی و بۆڵەبۆڵەکەن لەوەی کە کاریان نییە و کاریان دەستناکەوێ، بەڵام لێرە گەنجێک بەبێوی بێئومێد بێ بەبێوی گلەی بکا و بۆڵەبۆڵ بکا و گلەی لە خەڵک و شار و حکوومەت بکە، تەواوی ئیرادەی خۆی خسۆتە گەر بۆ ئەوەی کاری خۆی دابنێت و کار و پرۆژەی خۆی ئەنجام بدات، بیرکردنەوەکانی فراوان بکە بۆی بازنەی سەرکەوتنەکانیشی فراوان بێ. چەندین جار تووشی ئازاری دەرونی و گاڵتە پێکردن هاتووە، بەڵام کۆڵی نەداوە و بەردەوام بووە تا ئەوەی کە بتوانێت خزمەتێک بە خۆی و بە خاک وڵات و بە نیشتیمانەکەشی بکە. کاگراوەش بەخێر بێ. چاوەکەمی خۆشحاڵ بووین بەخێر بێ یاخوا. سەلامەت بی. سپاسانەکەم. پێشەوەی بچمەناو پۆدکاستەکەەوە دەست پێ بکەم. جارە کامەرە و شتەکانی بینی ئێرە پێت چۆن و باش و جوانە، دیکۆرێکی جوان وڵە. سەلامەتیان خۆش و ماندوو نەبن. چونکە بابەتەکەی جەناب فۆتۆگرافیە ڕاستەگیریە بۆ باشن الحەمدولیلا شتەکان جوانە. پرۆفشنالەکانیش زۆر مەزبوط هەر بژیت. خوا بەخێر بێ. جەنابە وێنەی ئاسمانەگری مەڵکوی، وێنەی ئاژەڵانەگری، وێنەی سروشتی کوردستانەگری، ئەمانەیە گوێمان لێ بێ وردە لەم چاڵنج و ئاڵنگاری جەنابتە بۆ حاڵەتە تایبەتەی کە هەتە پێمان خۆشە گوێمان لێ بێت چکە جەنابێکێکی لە گەنجی ئەم نیشتیمانە و گەنجینەیە گوای خۆشحاڵ بووین ئامادەبوو لێرە لە پۆدکاستی ڕوانگە. جا ئەمەوێت لەوە دەست پێ بکەم چۆن بڕیارەدا بەو بارودۆخەوە ببیتە فۆتۆگرافەر. بەڵێ ئەلبەتە خۆشحاڵم بۆی کە دووبارە لەگەڵ ڕوانگەیە یەکە بینینەوە. خێر بێ چاوەکەمی. طبعاً کاری فۆتۆگرافی ئەوڵجار کە ڕەنگە هەمومان وتبێتمان لە مناڵی و ڕەنگە حەزێکمان هەبوو بێ بۆ بوارە، بەڵام بڕیاردان لەوەی کە تۆ ئایا چ بوارێک هەڵە بژێری لە ژیانتا ئەوە زۆر قورسەر و بەڕاستی ئەبێ ئاگاداری ئەوە بیت، ینی ئەبێ ئەوە بزانی کە هەچ بوارێک بێ ئەبێت تۆ خۆتی بۆ تەرخانگەی بەڕاستی ئەبێ بەڕاستی ماندوو بیتە ئەگەر تۆ سەرکەوتوو بی. کاری فۆتۆگرافیم کە هەڵبژارد هەڵبەتە لە پێش ماحەدم بوو کە پۆلی 12 تەواو کرد، باوڵێن بچمە ماحەد کامێرەم کڕی، حەزم لی بوو ئەستمە کرد کە شتێکە کەمە لە کوردستانە، ینی کەمیەکە بۆ مانایی کە خەڵک زۆر سەری تێ نەکردووە، ینی هونەرێکە لایەنێکە کە جارێکە هێشتا زۆر دەرنەکەوتووە و لەگەڵەوەشا تەسیری ئەو فۆتۆگرافەر و ڤیددیوانی کە سیر مەکە لە تەلەڤیزۆنە. تەبە من زۆر کەم سیری تەلەڤیزۆنەکەم، بەڵام متعەل لە فیلمێکە بینم لە دۆکۆمنتاریەکە بینم کە لەسەر سروشت بێ لەسەر ژیانی کوێ بێ لەسەر هەر بابەتێک بێ کە ڕیسێرچ بێ. زۆر چێژم لەوە وەرەگرت بۆیە وتم ینی حەزەکەم بچمە ئەوە بزانم چی دەرەچێ، بزانم ئایا ئەتوانم بیکەم یاخودنا. تەبە نەوەڵجار کە کامێراکەم کڕی لە پارچێکی سلێمانی هەموو ڕۆژێک نزیک بوو لە ماڵمانەوە، هەموو ڕۆژێک ئەڕۆشتم وێنەی پەپولە و مێش و لەو ئەم شتانە مەگر لەوێ کە هەبوو. دوایانە کەوتم ینی خەڵک بەلایەوە سیر بۆ کاتە تقریبا باسی 2015-16کەم چۆ بەڕاستی فۆتۆگرافی بەو شێوازە ئەوروپێشەوە نەچۆ بوو. ئێتە خەڵک بەلایەنەوە سیر بوو لەوە سیرتریشەوە بوو کە با بڵێن من دەستم بەو شێوازەیە، بەڵام من ینی ئەوەی کە لە خەیاڵی منە نەبووە قسەی چواردەورەکە بووە، ئەوەی کە لە خەیاڵی منە هەبووە ئایا من چۆن بتوانم ئەو وێنە بەدەست بێنم، چۆن ئەو ڕسمە بگرم، چۆن ئەم مێشولێ من دوای کەوتوم چۆن ڕسمەکەی بگرم. جا لەوێ مناڵی لێبوو ئەو شتیانە فرۆشت چای و ئەمانە بانگیانە کردم و کاکە وەرەوە تا لێرە لێتی پەپولەی لێە. بەڕاستی لەوە دەسم پێکرد من و ناڕەحەتی زۆری تیا بوو، ناڕەحەتی لە ڕووی ئەتوانم بڵێم هەرچەنە من لە مناڵیمەوە ڕاهاتوم لەگەڵی، بەڵام شتێک هەیە کاتێک کە زۆر ئەوترێتەوە ینی عقدەیەک دروستەکە لە مێشکتا لە دڵتا لە ژیانی خۆتە، بەس گوێم نەیاوەتێ کە تۆ سێریەوە بکە تۆ سێریەوە بکە تۆ سێریەوە بکە بەردەوامی ماوەتێ ئەو نەیتوانی بێتم ئەوەی کە پێویست بۆ یاخود دەسم پێگەیشتووە لەگەڵ فۆتۆگرافەرانی تری کوردستانە کە هەبوون تێکەڵ بووم لەگەڵیانە، ئەنی هەوڵماوە کۆنتاکتیان لەگەڵا بکەم بزانم ئەوان چۆن ئیشەکان چۆن فۆتۆگرافی لای ئەوان چۆن دەست پێ بکەم. ئەمانە بەڕاستی یارمەتی دەرم بوون. لەگەڵەوەشە لە 2019 عفو لە 2016 لە شوێنێکیش مەگەر ستۆدیۆیەکی فۆتۆگرافی بوو
ساحبی ستۆدیۆکە فۆتۆگرافەرێکی زۆر بەتەمەن و قەدیمی سلێمانی بوو و بەناوبانگیش بوو. جا ئەو کاتێک کە ڕسمی مێڵکیوەیم گرت لە شارباژێر چمەوە بۆ ئۆفیس و بەیانیەکەی چمەوە بۆ ئۆفیس و ئیدیتمە کرد کە هادووتی ئەوە چی ئەوە چاچیەکەیت وتم ڕسمی مێڵکیوەیە وتی مێڵکیوەی چییە؟ منیش بەڕاستی کەوتمە گومان وتم لەوە چیا سوابەتم لەگەڵا بکەیەوەتا نایزانێ چۆن شتی وابێ ینی هەتا وای لێ هات کەوتینە مناقەشەوە ئەو شتیوان نییە تو خۆ دەستکاریەکەی بە فۆتۆشۆپ دەستکاریت کردو ئەو ڕاستی نییە ئەو ڕاستی نییە ئەو شتیوان نییە منیش هەموو نادڵ نییە بە ئەو شتە واقعیانی من ڤیدۆم بۆ کرد هەتا وای لێ هات ڤیدۆم بۆ کرد کە بە ڕۆژانی دواتر چوومەوە بۆ ئۆفیس ڤیدۆکانم پێپشانە ئەنجا گەیشتەوە قەناعەتی کە ئەم ستایلش هەیە هەنی کە فۆتۆگرافەریشی قەدیم بووە بەڵام نەیزانی ئەو تایپە هەیە لە فۆتۆگرافیە ئیتر بەڕاستی بەو شێوازە دەسم پێ کرد خۆی کاکە ڕاوێژ بابەتی ئیرادە زۆر گرینگە سە بۆ گەنجەکان هەیە حەزی لە بابەتێکە حەزی لە بوارێکە ئەمما ئیرادەکەی زەعیفە بۆی ڕاست بەڵام گرینگە تۆ لەو کاتەیە بچی ڕفتارەکە و گۆڕی ئەگە بیرکردنەوە هەیە بۆ بوارێک حەزی لێتی ئەستا تۆ حەزی لە کامەرەمانی بووە ڕاست ئیرادەکەش هەوو بێلوانەیە لەو تەمەنەشا ئیرادەکە و زەعیفێ ئەمما ڕفتارەکە و گۆڕی بووی کامەرەیەک بکڕی بۆی دوای پەپولە بکەوی بڕۆی ئەو ئیرادەیە زۆر مهمە ئینسان ئەنی ئەو کاتش قسەژە فەرمی و کاتش فۆتۆگرافەر هەبوو لە ڕووی سێتینگەکانی کامێراوانە هێشتا مەزبوط نەبوو ئەنی من کە ئۆکەی دوای مێشولێگە کەوتم ئەمیز بزانم چۆن سێتینگەکانی خۆم ڕێک بخەم ئایا ئەمە وێنەی باڵێ ماکرۆیە کە من سێتینگەکەم چۆن بێ لە کامێراکەیە ئەنجا لە دوای سێرچی یوتوبم زۆرە کرد باشترین مامۆسای من بەڕاستی یوتوب بووە و فۆتۆگرافەرانە بۆ کە لەو بوارەیە ئیشیان کردووە هەر شتێکم ویستە بێ ڕاستەخۆ چوم نووسیمە مەسەرەن چۆن فێری ئەوە ببم ئەمە چۆن ئیدیت بکەم ئەمە چۆن سێتینگ ڕێخەم ئایا ئەم تایپە چ ئیدیتێکی بۆ باشە چ سێتینگێکی بۆ ئەبێ ینی هەچ پرسیارێک لە مێشکما هەبوو بێ ڕاستەخۆ لە یوتوب بۆ وەرم گرتووە یعنی وای لێ هات کە ئیتر تەواو من بەڕاستی ئەتوانم لەم بوارەیە خۆم تۆزمەوە ینی ئۆکەی من قەناعەتم بە خۆم هەیە باوەڕم بە خۆم هەیە لە ژیان ماشتێکم نەوتوە نا و ئەمەش سایلێکە کە لەگەڵ منە ئەگونجێ ئەتوانم ئیبداعی تیا بکەم ئەتوانم بەرەو پێشچوونی تیا بکەم ئەتوانم دەرونیان خۆمی پێ مرتاح بکەم ینی ئەنجا لەگەڵەوەشە لە یانێکی ترکە ئەگەر مادی بێ مادی تیاپیا بکەم من لە سەرەتاوە مادیەکەم ناکرد بەڕاستی چکە من ینی چۆن بڵێم دایرکتلی ئەمیست فێری فۆتۆگرافی فێربی ینی بە مەزبوطی بزانم فۆتۆگرافی ئەڵە زۆر مهمە کاگراوەش یەکەم جار کە تۆ ئامانجەکە ئەدۆزیتەوە چاود لەوە بە فێری بوارەکە نەک چاو لەوە بێ فێری مادەبی ئێستا ئەڵێ یەکسەر کە دەست بە بوارێگەکەی بۆ پەشیمانتەکەنەوە چەندێک مادەیتە چەندێک پیاکەی چی ئەەکەی بەڵام ئەگەر بێت و تۆ چاو لەوە بێ ئەو بواری کە هەڵبژاردە وردور دەپەری پێ بدەی دوایە لە مێشولێکۆیکەی بە پڵنجە من لە فۆتۆکانی تو بینیم لە دوای پێشتر مێشولە و ئێستا بۆ پڵنگ ئێستا بۆ بە شێر جا بچمەنا ئەو بابەتی شێر و پڵنگەوە تۆ من ڕسمەکان تەبینم دانیشی بە دیار ئەبزان بە سەعات دانیشی بە دیارەوەی لەقتەیەکی چۆلەکەیەک شێرم دیوەتیا پڵنگم تیای دیوە دانیشی بە سەعات ڕسمەگری و بابەتە چۆنە خۆی و بابەتە بەڕاستی هەرچەنە ماوەی زۆر کەمم کردوەوە بەداخەوە لە بەرویانە ئیلتیزاماتی تر هەبوو کە بۆ پێ ڕابگەم تەمەنەوەش خاڵێکی ترە کە دوێ باسیەکەم کە ژیانی فۆتۆگرافی و خێزانداری و ئەمانە زۆر قورسە بەڕاستی کەسی خۆی ئەوێ ئیدامە بە هەردووشان بە وەکو با بڵێن وێڵ لای فۆتۆگرافی یان نەیچەر فۆتۆگرافی سروشت کاتێک کە تۆ ئەتەوێ بچی بۆ وێنەگرتنی ئەو تایپە بەڕاستی بێ ئامادەبی ینی ئامادەیەکە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی تەندروستی خۆتەوە لە ڕووی کامێرا و سێتەپ و پێداویستیەکان و کابێ هەمووی مەزبوط بێ لە ڕووی ئەوەی کە ستاندی مەزبوطت پێبێ لە ڕووی ئەوەی جلوبەرگی تایبەتی پێبێ لە ڕووی ئەوەی کە بزانی ئەو لۆکەشنەی بووی ئەچیت چۆنە ئایا مەترسی چی لەسەرە چ گیاندار و ئاژەڵ و خشۆکی چیرۆکەکەیە لەو بابەتە مەسەڵەن چوو بێتی تووشی مەترسی بوو بێتەوە لەوێ واللهی هەڵبەتە لە جاری کە شار چاپێکوتنەکە باسم کرد ئەوەی شێک بوو لە ئەزمونە هەم پێکەنی ناویەکانە هەم ترسناکەکانیش لەگەڵ هاوڕێک ماچووم بۆ گەشتێک بوو لە شار باژێری سلێمانی ئەو حەزەکەم بێم لەگەڵتا طبعا ئەو تایپە بەڕاستی ئەبێ کەسێک بێ وەکو خۆت وابێ ینی بیرکردنەوەکانی بزانێت تۆ چی ئەەکەیت خوشی بزانێ ئەو جەوە چی پێویستە ینی ئەو ڕێکخستانێکی ئیکی لە کامێرا و ژیانی خۆت و هەڵسو کەوت و جۆڵانەوە و جلو بەرگشتە ئەو کەسێک کەژە بێ شارەزا بێ
ئێوتم ئۆکەی وەرە جلیکەم پێەیە ئەدەمێ لەگەڵ مادانیش ئەوتی باش وتم بەس پێمە چێ ئەنی زۆرم پێچێ ئاگادار بێ بە تەحملێ بێ وتی یەڵە با بڕۆین وەڵا ڕۆشتینە شوێنەکە و دانیشتین داوات تقریبا سعات 4 و 3 ناوە بوو طبعا خۆ پێش خۆراوە بوو نەبێت لەوێبی باشترە بۆی فریای گۆڵدن تایم بکەوی و تا سابتیش ئەبییت و تا ئەوەسی لە شوێنەکە جێگیرەبی ئاژەڵ و باڵندەکانی و ناوە ئیتر لە خەم بڕەخسێن لێو کە تۆ ناجوڵیت کە تۆ مەترسینی بۆ سەرژیانیەوان تۆ سابتی دانیشتین من خەریکی ڕسمگرتنیانێ باڵندە بووم کە لەو ناوە هەبوو چقەڵێکمان بینی هەڵبەتەوە چقەڵەکەی بینی وتی ڕاوێژ هاو چقەڵە منیش سیرم کرد و کامێرام قسە سەریۆمانە و بەردێکی بەدەسەوە بوو ینی هەر چوارمەشقی دانیشتە بووین بەردێکی بەدەسەوە بوویتر نازان بۆچی بەردەکەی بەدەسەوە چکۆتۆ بەریاوەکە بوو ئەو نە شڵەژا ئەو منیش خەریکی تەسویری ئەوە بووم دەستی ترازار با بڵێن لەسەرەوە کە دانیشتە بوو دەستی کەوتە بینی دەستی بەردەکەی خۆی و بەردی با بڵێن ئارزەکە زەختی دابەزی لەویا ینی من ئەوە سێری ئەوم کرد ئیتر چۆنڵی تاوە سترێز بووم وتم بۆچی وا دێ ئارەق بەناو چاوانیاتە خوار و هیلاک بووەمانە چقەڵەکە لە بەرەو سیریە کردین ینی ئەمە جلوبەرگی تایبەتمان پێ بوو زۆر دیار نەبووین بەڵام کە تۆ بکەیتە جوڵە و ئاوام لا بکەیتەوە لا بکەیت بەلایە وەڵێ ئەمە چییە جوڵێتەوە هەنێ تەسویرم کرد بەڕاستی چقەڵەکە هەر بەزیتر وای لێ هات کە تەواو جلوبەرگەکە لا بەرمو بچم ئاو بێنم بیکەمە دەمچاوێ زەختی دابەزی ئەوە ڕوویا بەڕاستی هەرچەنە چقەڵ ئاژەڵێکە کە بە تاقیتەنیا ترسناک نییە بەڵام ئەگە بەڕەو بێ بە کۆمەڵ بێ ئەوە ترسناکە بەڕاستی هەموو ئاژەڵێکیش بەو شێوازەیە بەڵامی ترەوە ئەو شتە ڕووی ئاژەڵی تر هەبووە مەسەلەن ڕسمی بگری چی ئاژەڵەکان چین بە تایبەت ڕسمێگری ئاژەڵی ترسناگەیەوانەی دڕندەکان ڕسمیانەگری بەڵێ بێگومانە و نەیتوانی بێتم بەڕاستی هەر لە کوردستان لە ناو سروشتی کوردستانە ئیشەکانە بەڵێ هەنێک لەو بابەتی شێر و پڵنگە بەڕاستیەوە لە کوردستانە نییە ئەمە پڵنگمان هەیە ڕێگل و تایپەیە کە من ڕسمیم گرتووە بەڵام ئەو پڵنگە نیە کە من لە شاخ و کێوەکانی کوردستان ڕسمیم گرتووە لە شوێ گرتووت ئەو ڕسمە ئەوە لە شوێنێکی تایبەت ڕسمیم گرت شوێنێکی تایبەت بەڵێ بەڵام بەڕاستی ژەر ترسناک بوو چکە لە کۆتای درگام لەسەر داخرا لە ژوورەوە شێری ئێتەوەڵا باش بۆیان باش ئەی بابەتی ملکی وەی بەڵێ وێنە شتەگری وەکو فۆتۆگرافەرە بە ڕێزەی پێشتر باسی کرد وازانی فۆتۆشۆپە ڕسمی هەسارە و ڕسمی ئەستێرە و ئاسمان و ئەوانەگری چۆن چۆنین ئەو ڕسمانەگری چۆنەیگری و بابە خۆی نایت فۆتۆگرافی وێنەی شۆ با بڵێن کە بەگشتی چەند تایپێک لە خۆی ئەگرێ با بڵێن تایپی نایت فۆتۆگرافی بۆن لە شەوا وێنەی شارێکەگری وێنەی شەقامێکەگری ستریت فۆتۆگرافی یاخودەوەتا مەسەن پۆرتریت ئەگرێتەوە بە هەمان شێوە بەڵام لە نایتە لە شەوە بەڵام ئەوەی کە زۆر جەختی لەسەر کراوەتەوە چۆنڵی خەڵکی زیاتر فۆتۆگرافەری زیاتریشی لەسەرەکە مێڵکیوێ و ستاتریلە مێڵکیوێ و ستاتریل کە وێنەی ئەستێرەکانی ئاسمانە هەڵبەتە پێویستەکە ئەو شوێنەی کە تۆ بۆی ئەچیت دوورە دەستی شار بێت دوور لە شار بێت دوور لە لایتینی شار بێت لەبەر کەشوهەوە لەبەر کەشوهەوە لەبەرەوەی بەڵێ ئەو لایتی شارەکە و ئەکات کە چۆن بڵم نۆیزێک لە ئاسمانە دروستەکات ینی ئەو لایتە کە ئەڕاتە بێتەوە دەرناکەوێت تیچی ئەیە بڵێ نایڵە دەرکەوێت یاخود نابێ مانگیش بە دەرەوە بێ لەو کاتێک کە تۆ فۆتۆگری نابێ مانگ بە دەرەوە بێ ئامادەکاریش بۆ ئەو تایپی فۆتۆگرافیە پێشتر بە ڕۆژ چوبێتی تە لۆکیشنەکە بۆی بزانیت چ گۆشەیەک هەڵبژێری چکە بەڕاستی بەشەوە تۆ بەلای تێکۆسیریکی ناتوانانی گۆشەیەکی جوان هەڵبژێری ئەی بزانیم بۆ نمونام لاینی جادەیە بۆ کوێچێ ئەم لاینی شاخە بۆ کوێچێ ئایا ئەم دارە بە چه ئاڕاستەیەکە مێڵکیوی لە چه ئاڕاستەیەکەوێتە پشتی ئەم دارەوە مەسەلەن ئەبێ ئەمانە بە ڕۆژ بیکەی بەڕاستی و هەنێک بەرنامەی تایبەت هەیە کە لە ڕێ مۆبایلەوە ئاکرێت تاوەکوی کە بزانی لۆکیشنی مێڵکیوەکە و کاتەیە لێکوایە باشە و بەگشتی لە مانگی 6 بە دو گونجاوە بۆ با بڵێن فۆتۆی مێڵکیوەی هەتاوەکو نزیکی پاییز ئیترەوەش هەلە ئەگەر جەوەکە زۆر تایبەت بێ فۆتۆگرافەرەکە بتوانێت لە پاییزی شوێنی زۆر بەر زۆر تایبەتەوە ڕسمەکە لە سروشتی کوردستان و کێشەی نییە دەرەکەوێت کێشەی نییە بەڵێ بەڵام ئەوەیە بێت لە دووری شاربی لە دووری لایتین بی با بڵێن ئەبێ لای نۆیزی لایتینگی تیانە بەڵێ بە هیچ جۆرە لە پاشانە بێ سێتەپی ستاند و کامێراکەت زۆر باش بێ ستاندێکی زۆر بەهێزت پێ بێت تاوکو بە جوڵەی ڕەشەبا و ئەوانە نەجوڵێ بە لەرەی ڕەشەبا لە پاشان ڕێکخستنەکەی بەڕاستی کاتی ئەوێ تاوەکوی بتوانیت بە مەزبوطی
فۆکەسی ئەستێرەکانە دەبێت بە مەزبوطی شەتەرت با بڵێن خێرایی داخرانی ڕووناکیت هەبێ ئایا زۆر کە نۆیز دروستەکات ئایا کەم بێ یا زۆر بێ ئەمە هەتا ڕێکێکی تۆ پێچێ لە پاشان دوو تایپی با بڵێن دوو ستایلی نایت فۆتۆگرافی کە لە مێڵکیوێ و ستاتریل پێگاتووە بەگشتی مێڵکیوێ ئەوەیە کە ڕێگای کاکێشانەکەی کەوەکو هێشوێک وایە لە ئاسمانەیە ستایلەکی تریان ستاتریلی پێوترێ ستاتریل خولانەوەی ئەستێرەکانە هەڵبەتە ڕەنگە زۆر دوور بێ کەوا دەرەکەوێت لای ئێمە بەڵام پێوتری ئەستێری باکوور باشە هەر هەمیان لە چقێکا بە دەوریەوە ئەستێریا خوێنەوە ئەمیش ئاڕاستەکەی فەرقی هەیە مەسەن هەموو کاتێک بۆ نەڕووی لەم لایەیە مێڵکیوێ ڕەنگە لەم لابێ باشە ئەوە ستایلێکی ترە هەرچەنە ئەوەی کە من ئەزمونم کردووە لە مێڵکیوێ فۆتۆگرافی و نایت فۆتۆگرافیە من نازانم کە توشمەتە مناقەشەوە ئایا زەوی ئەخولێتەوە بە دەوری خۆیە ئۆکەی ئەی ئاسمان چۆن ئەخولێتەوە ئەمە سێرانە بۆ لەو چقەیە ئەخولێنەوە ئایا مێڵکیوی بۆ بەم شێوازێ ئەمانم توش بووە پرسیارم لە کەسی تەختە و ئەچێتەوە بوارەوە ئیترەوە حەل ناکرا ینی کەس هەبووە ئەی شتیوانیە ئەما تۆ دیوتە لە کانچای کامەراکە تۆ دیت بەڵام بە چاوی ئاساییشە بینرێ لەوێ لەو کاتێکە جەوە کە ساف بێ بە چاوی ئاساییشە توانی ڕاڕەوەکەی ببینی زۆر بەجوان باشە وەکو گەنجێکی کورد ئەم وێنانە و چۆتە دەرەوە سوودی لێ بینراوە لە دەرەوە کاریگەری هەبووە گومانی ثانی البەتە من ئەوەی کە زیاتر پشتگیری ئەکردم ئەو گروپ و وبسایت و پێشبڕکیانە بۆ کە لە دەرەوە کراوە بەشداری چەندین پێشبڕکیی نایت فۆتۆگرافیم کردووە بە وێنەکانم کە الحەمدولیلا تیا بووە لە تۆپ 12 و تۆپ 13 و تۆپ 14 هەموو عێراق بۆ کە هەڵبژێردراوە جاریوا بوو لە تۆپ مەسەلەن 54 ئێکزیبیشنەکە خۆیان بووە ئەمانە ڕوویاوە لە پاشان وەکو خەڵات لە هەندستان پێشانگای کراوەتەوە بەشداریم کردووە وێنەکەی من لە دەستپێکی پێشانگاکە دانراوە کە وێنیان بەڵێ کە بۆیان نردومەتەوە ئەمانە ڕوویاوە الحەمدولیلا کاگراوش کە تۆ وێنە و گرتووە لە کاتی ملکیوەیە ئەسان شەو ماویتەوە تاریکە و لە شاخێکی دوور لە ئاوەدانی ماویتەوە تووشیش مەترسیە بووی لەو کاتانە بێگومان چکە وێنەی شەو بەڕاستی زۆر ترسناکترە لە وێنەی ڕۆژ یاخود لە لۆکیشنێک کە تۆ ئەچیت بووی لەبەرەوەی ینی بۆ شەو چێ فریا دەکەوێت لە شاخێکای لە شوێنێکیت کەس دەستی پێت ناگا بەڕاستی یاوە تا بێ لۆکیشنێری بۆ ماڵەوە یا خێزانە داوانە هەتاویش پێت ڕاگە پێچێ جا شەوێکیان لە دەرچوونێک بوون لەگە کۆمەڵی هاوڕێمە تازە وێنەی مێڵکیوێ و فۆتۆگرافی مێڵکیوەی دەرکەوتە بوو لە ناو کوردستانە و الحەمدولیلا یەکێک بوون لەو فۆتۆگرافانانی کێمە دەست پێشخەر بووین لە بڵاوبوونەوەی ئەو وێنانە و فێرکاری و وەکو دەرکەوتنی تایپەکە لە کوردستان گەشتێکمان کرد بۆ هەر شارباژێر بە هەماشۆ چکە من لە سلێمانی زیاتر شارباژێرمانەیە زۆر تایبەتە هەرو شەوە بوو کە وێنەی ئەو وێنەیەم گرت کە بۆ خەڵاتەکانی ڕوانگە ناردم کارمی خەڵاتەکانی ڕوانگە کرد بەڵێ هەرو شەوە بوو لە کاتی گەڕانەوەمانە کە گەڕینەوە بە سیارە سوڵفەی یەکانەیەکمان کرد بەرازێکی یەکانە کە بەڕاستی وەکو سەرەتای خۆم کە تقریبا دو ساڵێکە بوو ئیشم کردبوو لە فۆتۆگرافیا بەرازی ئەوە گەورەم نەبینی بوو ینی بەڕادەیە کە من تەواویتە دڵم خەریبەوە ساون چکە خەتەرە بەڕاستی لە کۆتایی ینی شتێک نییە کە حەلی هەبێ ینی ناتوانانی چی پێ بکەیت تۆش هیچ چەکێکت پێ نییە بۆ شەوە ینی لە جادەیەکی چۆڵای گرمانەوە وڵی تر باش بوو سپاس بخوا جەماعەت کردیان بە هاتووەوار و دوورکەوتۆ لێمان ئیگنا بەڕاستی سیارەکەی ئەو کەسی باداکرەوە تاوانە بەس ئەو وێنەی کە گردوتە بۆ خەڵاتەکان ڕوانگە کاری خۆی کردووە ئەنجامی هەبووە جاوە زۆر بە زەحمەتیش پێیان کرد هەتا جەماعەت شارەزانە بوون زۆر لە تایپەکە من ئەمزانی ینی ئەزمونم کردبوو پێشتر ئەوان کە هاتەبوون ئەنویست بزانن کە من چۆن ڕستمەکانەکرم لایتیان بەکارێنە ینی بۆی بزانێت چواردۆرەکەی چیتیازی ئەوانیش ترسیان هەبوو لە خۆچکە دوو پشکێکە مارێکە تۆ نایبینی لە کۆتاییە لایتیان زۆر بەکارێنە ینی خۆی لە ویشیان نابێت زۆر لایت بەکاربێنی ئۆکەی ئەگەر تۆ ستایلێکی جیاواز دێت توێ لایت دەرکەوێ نابێت ڕووی لە کامێراکە بیا ڕووی لە لۆکیشنەوێت کە تۆ کامێراکە بۆی دانیشی بە کات بۆی دانیشی چەندێکی پێچە دانیشتن باخوا بۆ هەر ڕستمێنی ساعتێکت پێچ بۆ هەر ڕستمێنی ئەگەر مەزبوط دەری بکەیت جوان ئارەوەڵە تاوانێ ئێمە زۆر خۆشحاڵین کە بینین یەکێک لە
لەو کەسانی کە بەشداروی خەڵاتەکانی ڕوانگەیە جەناب براوی خەڵاتەکانی ڕوانگەی و ئێستا گەشتە ئاسێکی زۆر باش ئێمە وەکو ڕوانگە هەمیشە دەرگامان کراوەیە بۆ گەنجانەی یانێ خۆیان برن بەرەو پێشیان و بەرەو پێش بچن دەرگای ڕوانگای میشە کراوەیە بۆ ئەو گەنجانەیانێ خۆیان برن بەرەو ئێستا کە جەناب تەبینی ویتە گەنجێکی بەتوانە لەو بوارەمە و پەڕی خۆشحاڵیە ئەمە بەرهەمی دەستگاکەمان دەستگای ڕوانگە زۆرمان پێخۆشە هەربژی چاوەکەمی باشە بچینە ئەو چاڵنجانەی کە تووشی بووە لە ژیانە مەسەرەن بارودۆخەکە و تایبەت بووە چونکە ئێستا کاگراوەژ ئەگەر گەنجێکی ئاسایش سێر بکەی یعنی سێریەکەی کەسێکە لە ڕووی جەستەی چۆ کێشێنیە خەڵ ئێوێ ئیشێک بکە یەکێک پێڵە بۆ ناکری یەکێک پێ ئەڵێ ئۆکەی ئیشی تۆیە هەریەکە و بە جۆرێک سار دەکرێتەوە لە کۆمەلگا و لە چواردەورە اینجا چ جای بارودۆخێکی تایبەتی وەکو جەناب بێ کە دەستی پێکرد بۆ بوارە ڕای چواردەورەکە و چۆن بوو قسەی چواردەورەکە چۆن بوو خۆی ناڵم سەرەتا بەڕاستی بۆ من زۆر قورس بوو ینی من بەڕاستی نەم شاردۆتەوە باشە قەت حەزم لێ نەبوو کە وتوانە بۆ ناچی دەستێک دروست بکەی بەڵام وتوە من ئاوا مرتاحم باشە من ئەواتوە من لە مناڵیمەوە هەر کە لەدایک بووم بۆ شێوازە بووم ینی بۆ شێوازە ڕاهاتوم بەڵام من نازانم بۆ ئەو کاتەوا بوو بەڕاستی بەس خەڵک ینی توانجی زۆرەیە توانجێک بەمانایەک کە تۆ پێگەر بیری بکردایەتەوە ینی ئەکران نەیوتایە مەسەلەن باشە ینی سوڵفەی کردووە کە چوومەتە ناو بازار ینی خەڵک هەبووە هاتوو توێتی ها دەسینە هاتوو دوم کۆتوتی ها دەسینە کاکە قەچێکە با دەستێکم نەبێت چیتایە قەچێکانی چیتایە با دەستێک نەبێت ئەوە نییە خەڵگەیە ئەسڵەن بەڵام ئەمانە ڕوویاوە ینی ئەو شتانە بۆ من ناخۆش بووانی تۆ وایە مەسەلەن چۆن بڵێم هەرچە من گوێم نایاوەتە لە کۆتایە چکگە گوێم باە تێ ناگەشتمە بە ئێستا بەڵام بەڕاستی ناخۆشە ئەین کەسێک دوات نقطەی زوافت بگرێ بۆ نمونە سوور بزانێتەوە بۆ بێت تاقەتەبی ئەوانی ئەم شتانە ناخۆشە بەڵام الحەمدولیلا چواردەورەکەم بە تایبەتی خێزانەکەم دایکم و باوکم ئەو کاتی دەستم پێکرد زەواجم نەکرده بوو ئەوان زیاتر پشتیوانم بوون خۆ توش نەکردبوو خۆم توش نەکرد ئەو کاتە وەڵا ئەوان هاوکارم بوون بەڕاستی الحەمدولیلا ینی بەڵام خەڵکی تر هەبوو ئەمەکەی ئیشە و چۆنە ماکەیت و وازی لێ بێنەوە بە تۆ ناکرێ و قورسە و چۆنم شتانە هەڵەگریت و ئەوە کەسی خۆی ئەوێت و ئەمانم پێوتراوە بەڵام لەم جومهاتۆر لە جۆم ڕۆیشتووە چکۆ من شوێنێکم لە دیار بووە نقطەیەکم لە دیار بووە کە دڵنیام کە پێی ئەگەم ئیشەڵا و من هەموو کاتێکە شتم وتووە ئیلاقی قەدەری خۆی گەورەم نییە بەڵام من بۆ دروست کراوم کە هەوڵ بم بەڕاستی بۆ دروست نەکراوم کە دانیشم خزمەت کرێم بە زەین پیاوە بێتەوە مەسەلەن بە شێوازە لە شێوازەکان چۆن بڵێم کارم بۆ ئاسان بکرێەوە کۆی کە بۆ کەسێکی تر زۆر ناکرێ نا من ژۆکە و خەڵکانی هەوڵی خۆمەیەم و ئیشی خۆمەکەم چوون بۆ وێنەگرتنی شوێنێک کە پێشتر کە سایتێکی تر لەگەڵ یا ڕێکەوتە بوو کە من چوون بۆ شوێنەکە و کامێرا و سێتە پشتی خۆمم بردووەمانە کابرا زۆر سیر بوو بەلایە ینی من سوور زانیم کە ئەو بە شوازێکی تە سێری وەزاکەکە من لی تێگەیشت وڵا هیچ ئەتیادیشتی خۆم کامێرا و سێتەپ و لایتی نوشتم ڕێک خست وتی تۆزای ڕسم بگری وتم ئەی بۆ نازانم وتی وەڵاهی هەستەکەم نەزانی بخوای بابی باردۆخکەتی بینی وتی بابی وەسێنین منیشتم ئاخر لەبەر چی ئەی وەسێنی تۆزانی ئیشەکە چۆنە ڕوا ئیشەکە چۆن ئەکرێ جامن لەو حاڵەتانەیە تۆزێک دڵم سەریا لێ ینی تۆزێ تو شێشتا بم وتی نەوەڵا هەر بابی وەسێنین ئۆکەی ئەی وەسێنم شتەکانم کۆ کردو چوومە دەرەوە دوایی ینی بیستمەوانە کەی و بابەوە شێ نردوتانە بۆ ڕسمکردنەوە سوزان ڕسم بگرێت بەردەخێکی ناخۆش ئۆکەی ینی من گوێی نامێ لە کۆتاییە چکە خۆی شتێکەیە بۆ نمونە ئەگەر هەر ئیشێکەکەی هەر شتێکەکەی لە ژیانی خۆتا ئیتر ینی تەنانەت دکتۆریش بەڕاستی هوونەرە باشە ئەگەر توێ بەڕاستی لەو ئیشەیە بەرەو پێش بڕۆی ینی شتێکێک کە لە مەشی خۆت دەریکە ئەویش توانجی ڕوخێنەرە ینی سوورە زانیم توانجە ڕوخێنەرە زۆر بەئەتیادی هەرگوێی مێرێ بەڕێ بکە ینی زۆر ئاسانەوە شتە ینی من دڵنیایەکەمەوە کەسێک بێ و سەرکەوتوو بێ لە بوارەکەی خۆیە کە هەر شتەیەکە خەڵک هەر چۆنێک قسەی لەسەرەکە خەڵک ئەوە بێ ئیشە
کاکە ئیسا بڕوان پێ بکەی قسە لەسەر شتێکەکە ڕاست ینی من ناکرێت دانیشم دڵی ئەم هەموو کەسە ڕازی بکەم بەڵێ باشە بەڵامەوەی کە گرنگە یەکەم من قەناعەتێکم هەیە کە خۆی گەورە لە خۆم ڕازیکەم کە خێزانەکەم لە پاشان نفسیان مرتاحی خۆم یعنی خۆم مرتاحکەم بەڕاستی تەواوە و هەری شێکیش کە ئەکرێت من هەر کەسێک دڵنیا ئەەکەمەوە نیەتێکی پاکی هەبێ دڵنیا بەسەرکەوتووە بێ ڕاست باشە بەڵام تۆ بۆ نمونە بەقاڵیت بۆ نمونە فیتەریت دکتۆریت هەر تایپێکی لە ئیش و کاسپی ینی با بڵێن ئەمانەش هوەرن بەشی خۆی ئەگە بەنێتێکی پاک و ئیشەکەت نەکەی دڵنیا بەسەرکەوتو نابی یعنی دڵنیا بە ڕۆژێکیت کە بە شێوازێک ئەکەوی هەڵسانەوە زۆر قورس بێ چکە تۆ لە سەرەتاوە بناغێکی جوانە دروست نەکردووە ئامانجەکەت بۆ شتێکی ئامانجەکەت بۆ شتێکی تر بوو زۆر جوان قانونە کاگراوش بابەتی سەرکەوتن گەنجی ئەمەوە ئازانێ سەرکەوتن ڕێگایکی خۆشەوە پێ بێ بڕۆی ئەمما ئەگەر تۆ لە شتێکا سەرکەوتوبی بەڕاستی تووشی توانجەبی تووشی عزیێتەبی تووشی ماندووبوونەبی نمونەیەکەیە نمونەی جیمز گلایشەر هەیە لە ساڵی 1970ەکان سپۆری بواری کەشوهەوایە ئەچێتە ئەنجومەنی شاهانە لە بەریتانیا ئەڵێ منەمەوێ بفڕم بە ئاسمانە فلیمێکشی لەسەر هەیە ئەڵێمێ بفڕم بە ئاسمانە لە ڕێگەی پەڕەشوتەوە باڵۆنەوە ئەمەوێ بفڕم لێوێ کەشفی کەشوهەوا بکەم ئەنجومەنی شاهانەی بەریتانیا لەوێ ئەوانەی دکتۆر و زیرەک و بەتوانان هەستنە سەر پێڵێ ئەمە دکتۆرین خۆفاڵچینین بۆچی لەسەر ئەرز نایکی و لە ئاسمانێکی بەس ئەو جیمس واز نایانێ ئەڕوا تقریبان 38,000 متر بەرزە بێتەوە بۆ ئاسمان دوایەتەوە خوارەوە لە ئەنجومەنی ئاسایشی لە ئەنجومەنی شاهانەی بەریتانیا هەموو ڕێژەی پێوانەکان ئەشکێنێ اینجا کۆمەڵی کەشوهەوای بەریتانیا دا ئەمەزرێنێ دوایەوە بە تەواوەتی دا ئەمەزرێنێ دوای ئەوە تەبعاً مەبەستەکە لێرە لە چییە بیدایەت کە ئەڕۆی هەمووی ئەستەن ئەنجومەنی شانە بیدایەت کە ئەم قسەی کرد جیمس هەر چۆڵیان کرد ڕۆیشتن ئەما کۆڵی نەدا وازینێنە هەتا چوو دوای هاتەوە بە چەپڵە باران و چەپڵە ڕێزانیان کرد جا هەندێک شت هەیە لە ژیانە کە مەوەکو گەنج تووشمان ئەبێ لە هەر بارودۆخێکابین ئیتر ساغ بێ یان بەو جۆرەی کە جەنا بدەی بێ بە هەموو شێوازێک تووشمان ئەبێ ئەما گرنگوی کۆڵ نەدەین ئەو بۆشی بڕۆین 100% خۆی شتێکەیە با بڵێن هەر لەو هیپەڕەشوتەوە گەنجێک کە بۆ نمونە کارێکەکە چواردەورەکە دەوری زۆر زۆرە باشە ئەو ینی ئەو چواردەورە تاسی لە گەنجەکە ئاکا بەڕاستی خەڵکە بووە ینی من برادرم هەبووە لە مەکتەب پێکەوە بووین زانکوی تەواو کردووە تۆپ ئامی تەواو کردووە باشە بەڵام لەگەڵ باوکە ئیشیان دەسی کردووە لەبەر چواردەورەکەی نیانویستوان بەڕاستی ببێ بە دکتۆر ئەمانە دەوری زۆر زۆرە باشە بۆ نمونە من کاتێکە کامێرام هەبوو ئەو کاتەی تر تۆزێک وردەوردە دەسم کرد بە ئیشکردن و بەرەو پێش و شتەکانم جوانتر کرد ئەنی وای لێ هات ڕۆژێک کامێراکەم شکا ئەیواری دەیانی تۆ کامێرەیەکە و هۆکارێکی شان بۆ ئەو کاتە بۆ مایشت و هەمیش لەوەی کە زیاتر هوەرەکەی خۆمی پێوە بەرەو پێشەوە بەرم کامێراکەم شکانی چی بکەم بڕوان پێ بکە ینی کەسم دەست ناکەوە پێی بڵێم یارمەتیم بە کامێرایەک بکڕم باشە توانای مادی ماڵەوەش ئێتر بەو ڕادەیە نەبوو کە من ڕاستەخۆ بچم کامێراکە بکڕم باشە ینی ئەمە ڕوویاوە لە ژیانی منە هەر کەسێکی تر بێت ئەگەر بەو نیەتە و بەو باوەڕ بەخۆبوونی من نەبێ کۆڵێ ینی چۆن کابرا سیارەکەی دوور بێت تووشی شتێکە بێ یاخو ئەسووتە یارشتێکی لێ دوایی زۆر قورسەکردنەوەی سیارە وانە و ژیانی شت بە سیارە ئەڕاتەوە بەڕاستی ئەو کارێکیانی کاگراوەش سەرکەوتن من هەمیشەڵم سەرکەوتن ڕێگایەکی دووری ماندووکەری پرۆکیانەر واش بێ بەسەر سەختەکانە نوتراوە پیاسەکردن وتراوە سەرکەوتن لە بەرەوەی تووشی شکستی تووشی ئازێدی کورە تووشی چاڵەکەندنی چاڵە بۆڵە جاتۆ گەنجێک بی بەتوانابی بزان شتێکتیا هەیە و هەوڵی بۆ دێ ئامانجێکتیا هەیە لە هەموو ڕوویەکەوە هێرشی بۆ دێ شارێکی ئەحمەدی مفتیزادە هەیە ئەڵێ داری بەرداری بێداری و حەسێ بۆ خۆ داری بەرداری ئیتر بەرپەڵ بە لەسەر خۆوچان لەسەر خۆ دەرکە تا عاقڵ و ژیری ئەچنێ بارێ سەد گەوج و نەزانە دەنازارێ جا ئەگەر بتوێ داری بەرداربی بەڕاستی عزیێتە درێی ماندوو ئەکرێ چاڵە بۆڵەکەندرێ کورە لێتە دەن لە پشتەوە ئەم بابەتانە هەیە ئەمە بۆ گەنجانە ئەم پۆدکاستە ئەمە هەمیشە لێرەوەڵێم
لە زۆرەی پۆدکاستەکانە دائیمەڵم کە پۆدکاست کە گەنج سێریەکە بەس بازنەی بیرکردنەوەی فراوان ببێ چونکە جەناب بازنەی بیرکردنەوە فراوان و بۆی هەنگاوەکانیش فراوان ڕاست یعنی بازنەی بیرکردنەوە لەوە بوو بچی ڕسمی ملکیوەی بگری بۆیە شاخ و داخە بڕی چوو ڕسم بگری ڕاست مەترسیەکان تێپەڕێن ئینسان کۆڵ نەدا بزەبت من لەم ماوەی ڕابردووە چەند ساڵی ڕابردوو بیرۆکەیەکەم هەبوو کە بیرۆکەکەم ئەتوانم بڵێم داهێنانێکی جوان بوو هەم بۆ خزمەتی گەنجەکان بوو کە تازە هاوسەرگیریژەکەن ینی یارمەتی بوو بەڕاستی بووان چکە من لە پرۆسی هاوسەرگیری خۆما پرۆسەکان و زۆر بە قورسی تێپەڕان ینی هەر لە سەرەتای پرۆسەکە زۆر قورس بوو شوێنەکەی من خزمەتی کرد بە گەنجەکان وام لێ کرده بوو کاتێک کوڕکچێک زەواجەکەن ئەچن ئەبێ بگەڕێن بە دوای ئەما و بە دوای ئەوە بە دوای ئەو دوکانی ئازیا و بە دوای ئەم فۆتۆگرافەر و بە دوای ئەو ساڵۆن و نازانم چییە من کاری جوام کرد باتێکێتێکی جوان بە شخصێتێکی جوان کە من سوپاسیانەکەم ئەوانەی کە هاتنە ناو پرۆژەکەی منەوە لە ساڵۆنەکان کە باشترین ساڵۆنەکانی سلێمانی کە براندن بوون بە براند ناون و شخصێتێکی باشیانەیە لە تەنانەت قاتی زاواش کە کۆمپانیای زۆر گەورە لە سلێمانی پشتیوانی کارەکەی کرد لە دلاک لە ماوەی سەعاتێکە بکوزاوەکە هاتن ژن و مێردەکە هەموو شتێکیان هەڵەبژار سەرەتای دەستپێکردنی ئەم بیرۆکەیەم 7 مانگی خایەن یعنی بەس بیرم لێ کردەوە من ئەمیشە چۆن بکەم ئەمیشە چۆن باشە بێ ینی چۆن لە کۆتایە حەقی خەڵکیش نەخۆم ینی بە شێوازێک بێ کە من قەناعات بەو کەسانە بکەم کە بێن ئیشەکە بکەن لەگەڵما ئەبێ من لە سەرەتاوە پلانێکی جوانم هەبێ لە سەرەتاوە بە شێوازێک بێ ئەو کەسایەتی دڵتەمین بێلەوە ئەیان و کۆرە بابە تۆ بەجددیتە تو دوای چی کەوتی هەر بەجددی ینی ئەوشتانەدرا ئەنی منە چون پرسوڕە بە کەسەکە بکەم بەڵام زفریەکردنەوە یەکە مناتون پرسوڕایەکەت پێەکەم یعنی ئەم شتانە ڕوویە هەرچەنە من دەسم پێ کرد و ئەلانم کرد ئەلحەمدولیلا پرۆژەکە زۆر بە سادەی ینی وام وا سادەم کردبوو بۆ خەڵک یەکسەر لی تێبگا باشە چەنەها بوو کوزاوە ئیسفادەیان لەو پرۆژەی من کرد ینی ئەلحەمدولیلا ڕێنجێکی زۆری بڕی لەوەی کە بەشدار بوو هەبوو و ئیسفادەکانی بۆ من ئیسفادەکە کەمتر بوو بەڵام لەبەرەوەی زۆر بوو زۆر باشتر بوو ئەڵێ کەم و لە کەم و لە زۆر تا ئیسفاد تا شتەکەت زۆرتر بێت و ئیسفادە باشترەکەی فرۆشت زیاتر بێ با بڵێ ئەمە وای کرد تقریبا ساڵێک و 8 مانگ بخایەنێ کە بۆ من بەڕاستی زۆر جێ دڵخۆشی بوو ینی وای لات بوو ئۆفیسەکەم زۆر گەورەتر کرد بەڵامیتر بەداخەوە ئەم بابەتی دارایی شتێکە بەسەر کوردستانە هات ئانی ئەو وای کرد کە بەڕاستی گەنج زەواز نەکە جاوانی کە زەواجیان کردبوو و کەی بێن بیکەین بە دوو وڵی بۆ دووەکە من هیچ ناڵم بۆ دووەکە من کفنی سپیمەیە جلوبەرگەم نییە من ناتوانم ڕۆ قەناعات بێکم کەنجە جاوە دەڵاتە لەوەی جاری وایە ئیشێگەکەی سەرکەوتووە بێ ئەمما بارودۆخێک وای لێ دابەزێت بەڵام نێسەش کۆڵم ناوە کۆڵ نەدەی ئێستش لە دوای ئەوەی کە من ساڵێک و 8 مانگ دەسم پێکرد لە ماوەی ساڵەکەیە دانیشتم کە ئەمە سەری گێر دانیشتم پلانی بیم خستە ئیش پلانی بی چی بوو لە پرۆژەکەی منە کە ناوی ڕاوێژ هاوس بوو ینی ماڵی ڕاوێژ وەکو ناوەکەش ماڵی ڕاوێژ پێکردن بێ ئەو کەسایەتیانێک کێنە لای من ڕاوێژ بکەین بۆی ئیشەکەیان سەر بگرێ پرۆسەکەیان ئاسانتر و باشتر و کوالەتی باشتر بێ لە کاتێکی کەم لە نرخێکی گونجاوتریشە بە گروپێکی شەکە بکرێ لە ماوەی ئەم ساڵەیەکە ئەم ئیشە ئەڕۆژ بە بەردەوامی من بیرم لە پلانی بی کردەوە پلانی بی چی بوو گەشتی بوو کوزاوەکان بوو ژن و مێردێک گەشت بکەن مانگی کاگراژ من بەخوا بین بە لای جەناب هێشتا بۆ پرۆسەیە لامان شیرین مەکە با توش نبین پرۆسەیەکی جوانە ینی من سەختی زۆر ناڵێم ینی زۆر قورسە فۆتۆگرافەر بی و زۆر قورسیشە خێزاندار بی کاری فۆتۆگرافی بەڕاستی کەسێکی ئەوێ کە ئەبێ چواردەورەکەشی قەناعەتیان بە دەستکەوتەکانی ئەو هەبێ ئەبێ کارێکی وا بکە کە چواردەورەکەی بزانن ئەم کەسایەتیە کارێک ناکە کە دوور بێ لەوان کارێک ناکە کە زەربە با لەوان کارێک ناکە کە کەم تەرخەم بێ لەگەڵ ژیانی ئەوانە باشە کارێکەکە کە بەڕاستی ئەرشیفێکی جوانە ینی شخصێتێکی جوانە ئەمێنێتەوە ئەبێ بە ناوێکی جوان ینی من هەمیشە حەزم کردووە ئەرشیفێکی جوان بم لە مێژووی کوردستانە ئەگەر بمێنین ژیان هەبێ بۆیە بەڕاستی زۆر قورسە ئیدامە بە خێزانت بی ئیدامە بە مناڵ بی
ئیدامەش بە فۆتۆگرافی بی تۆ چی بۆ فۆتۆگرافی 2 شەو 3 شەو ئیتەوە چکە وێنەی شەو بۆ نمونەی چێک لەو تایپانە وێنێ شەو ئەبێ بە شەو بڕۆیانی باشە جاریوە هەبووە لەگەڵ کاکەیە 4-5 بیان هاتوونێتەوە قورسی تایە هەموو کارێک ینی ئەمە بەڕاستی ڕەنگە هەموو خێزانێک قبولی نەکا بەڵام ئەوە زۆر گرنگە کە ئەو خێزانە دروستەکرێ لە سفرەوە لە سەرەتاوە ڕێکەوتنی هەبێت چکە بەڕاستی ئۆکەی ژیانی هاوسەرگیری تەمە نازان پێندی شێوە بابەتەکەیانە بەڵام مەر حەزەکەم باسی کەم ژیانی هاوسەرگیری تەنەزولکردنە ینی من طبیعەتێکی تۆم بەدڵ نییە بێ من کارێکی وا بکەم کە تۆ طبیعەتێکی منە بەدڵ نییە لە خۆمان لای بەرم ئەنج داوا لە تۆ بکەم باش ینی ئەمە ژیانی هاوسەرگیریە بۆ فۆتۆگرافەریش بامان جوانە باسی و کاریگەری ماڵ و خێزانەکەی لەسەر ئەو پیشەیە کە هەتا گەنجێک ئێمە بۆ گەنجە ئیشەکان گەنجێک بەناو پرۆسا تێپەڕێ تۆ جوانە اینجا من دایمەن قسەیەک مێڵم ڕازیکردنی شارێک ئاسانترە لە ڕازیکردنی خێزارەکە یعنی شارێک ئیشی بۆ بکەی شارێکە ڕازی بکەی ئاسانترە و ڕازیکردنی خێزانە هەوڕێمان هەبووە کە گەشتمان کردووە هەر بۆ وێنەی مەلکیوەی خێزانەکەی تەلەفۆنی بۆ کردوی تۆ تێک سوێکی بۆ ڕسم گرتمەم شەوە ڕاستە خۆی گوێمان لێ بووە شتێک نوێ بێ تووشی و باردۆخانە دەکیت تووشی چاڵنج و ئاڵنگاری زۆر من هەموو جارێگەڵم ینی بۆ نمونە من هاوڕێم هەیە ژمێریارە ئۆکێ من خۆم بەشێکی با بڵین تۆزی حساباتم تەواو کرد چکە ئامارە وەرگرتنی ئامارە بەڵام بەڕاستی حەزم کردو بزانم ژیانی ئەو چۆنە چکە هاوڕێمە لە مناڵی ئەمە پێکەوەینە تا ئێسا باشە پرسیاری زۆر بابەتم لێ کردو بزانم ئەم ینی بۆ نمونە تەنانە بەسیترین نمونە کاتێک تەلەفۆنی بۆ ئەەکەم بزانم کە لە ئەزانیم لە چه حاڵەکەیە چۆن قسەی لەگەڵا بکەم ینی زۆر لۆت نەخەمە سەری تەواوە ینی من حەزەکەم بەڕاستی ژیانی خێزانداری و یاخود هاوڕێیەتی ئەو کەسانی کە لە چواردەوری یەکێن بزانن ژیانی یەکتریان چۆنە چکە ئەگەر ئەوە نەبێ بەخوا سەرکەوتو نابێت هاوڕەکانی کاریگەری لەسەر ژیانیش کاگڕاش سێرکڵێکە بازنەیەکە تۆ ناکرێ بەس خەریکی ئیش و کاربی ماڵ و خێزان و عایلەی خۆ وەلانەی ناشکرێ هەر خەریکی خێزان بی ئیش و کاروەلانەی ئاگاو لە تەندروستی خۆ بێ ئاگاو لە پەیوەندیەکانی خۆ بێت چکە ئەم سێرکڵە لە کۆتاییە ئەسوڕێ زۆر ڕاست ئەو بازنەیە ئەسوڕێ ئەگەر ئاگاداری نەبی لەوە چێ خراپتر بسوڕێ بەس لە قسەکان تا ئەوم بەدی کرد گۆڕینی بیرکردنەوە و تاسیراتی بیرکردنەوەی تایە ئەوە کەسێک سشکاتی پۆلی دوانزەکانە کەسێک بوو پۆلی دوانزە بوو لە دەرەوە طبعا هەموو ساڵەکانی تەمەنی بە خراپی بەڕێ کردووە دەرەجە امتحانەکە کە دەرەجە وەرەگرێتەوە نمرێکی زۆر خراپێنێ عفو نمرێکی باشێنێ نمرێکی زۆر باشێنێ دێتەوە ماڵەوە کەس باوەڕی پێ ناکە ماڵەوە دایک و باوکیش باوەڕی پێ ناکە ئەو نمرەی تۆ نییە ئەچێت دوڵەوە نمرەی خۆم و دەرەجە مێناوە ناوەکەی خۆمە ئەچێت بەردەوامە بێ بەشێکی ئینا بۆرە ئەژیری ئەچێتە ناو بەشەکەەوە ئەچێتە ناو زیرەکەکانەوە دەیدیک بیرکردنەوەی ئەگۆڕێ کە بیرکردنەوەکە ئەگۆڕێ لەوێ دەرەجەیەنێ نمری باشێنێ قۆناغەکان سەرکەوتوو ئەبێ بە بۆنەی ئەم سەرکەوتنەوە کە بیرکردنەوەی گۆڕاوە ئەچێت ئەبێت بە یەکێک لە سەرنووسەریچێک لە گۆڤارەکان لە دوای 10 ساڵ کە لە کۆلنەوەیەکەکەن تەمەشای نمرەیەکەکەن نمرەکەیەکەن سێرەکە نمرەکەی خۆی نییە پەیوەندی بە کەسەکەوەکەن ئەڵەن بەڕێز فڵان تۆ ساڵی ئەوەندە ئەو نمرەوە ناو نمرەی خۆت نییە باڵکو نمرەیش کەمێنەوە هەر دەرنەچێت لە تاقیکردنەوە ئەما لێرەم بەستەکەم لە چیە چونکە بیرکردنەوەکەی وا بووە بەو شێوازە بووە کە ئەم خاوەنی ئەم نمرەیە و ئەمیش ئەتوانێت خۆی بەرەو پێش بە و بەڵێ بوو چوو بۆ خاوەنی کار و ئیش و کاری خۆی جا ئەگەر ئینسان بیرکردنەوەی بۆ ئاراستە بێت کە لەگەڵ ئامانجەکەی هەیەتی دڵنیامە بەرەو پێشەچێ گومانیتیانە من الحەمدولله لە ژیانی خۆماوەشتم بینیوە جا هەر لەسەر بابەتی گەشتی بکوزاوایانە کاتێ ئەلانم کرد خەڵکی و کاکە چی سیقاکە شتیوە چۆن ئەبێت تۆ لە سلێمانی ئەویشە ناکرێت لە کوردستان ئەویشە ناکرێت حەفلەیەک بگرێتە ئەستۆی خۆی جاوەرە بیبێتە دەرەوەی کوردستان من نیەتمەوە بوو یەکەم بکوزاوەکە هەبێ من بیان بم بۆ ئەوێ طبعا کامل پاکێج بوو ینی ئەوان ئیلاقی هیچ شتێکیان نەبوو لە دەرەوە ئیشەکانیان بۆکرن لە دوو وڵاتی جیاواز یەکەم بکوزاوە من هیچم لێ وەرنەگرتن هەر بە هەدیە کردم تەنها لە پێناوی ئیشەکەم سەر بگرێت باشە تەوان زەرم کردیە ئەوکو زەرەر ئەگەم بڵم پارە لە گیرفانی خۆم سەرفم کرد بەڵام من چاوم لە داهاتوو بوو باشەم زای زۆر بە زیاوە پڕیەکاتەوە چووی ناوێ هەموو شتێک مەزبوط یەکەم جاریش ماچمە ئەو وڵاتە
هیچ زمانێک نازانم تەنها لە ڕێی سوۆشال میدیاوە منم کەسانم وەرگرتووە ڕێکەوتم لەگەڵیانە بە ترانسلیت بە کوردی نووسیمە کردمەوە بە زمانەکەی ئەو بۆم نردووە هەشتێکی نردبێ کردمەوە ترانسلیت ینی کاتێکی زۆری ویست تا ئەوم ڕێ کرد ئیرادەکە بکە لێرەوە عقدم لەگەڵا کردو لە وڵاتێکی تر باشە پرۆسەکە زۆر باش ڕۆیشت وای لێ هات کە من چوومە ئەوێ ستۆریەکەم دانا دوو بکوزاوەکەش پەیوەندیان کرد جوان وای لێ من هەژدە ڕۆژ مامەوە لەو شوێنە ئەو بابەتی و ئیرادەیە ئەو هەوڵدانێ و بیکردنەوەکە سەفەرێکە کات خەرگەزی ڕا بەڵام من سێ عیلەکەشم بردبووە سەر خۆم لەگەڵ خۆتا بردبوو لەگەڵ خۆما بردبووم ینی لە ئەستۆی خۆم بوو بەڕاستیەوە قورسە بەڵام هەموو جارێکەڵم ئینسان بۆ دروست نەکراوە دانیشێ و ئینسان بۆ دروست نەکراوە کە چاوی لە دەستی کەسی تر بێ شتێکێ ئەلحەمدولیلا پێوترێ مێشک خۆی گەورە یاوێتی بە هەمومان هەر کەسە بەپێی توانای خۆی بەپێی چواردەورەکەی خۆی بەپێی گونجوانەکەی بەکاری بێنێ بەکارهێنانی هیچ زەرێک نایە لە هیچ کەس گەورە ئەومانی خەڵک کردووە ئیشێکشی لەگەڵا بۆ داناین ئەمە پەنهانە ئەکید یعنی کە خەڵقی کردوین ئیلا شتێک هەیە توانایکی شاراوە لە منە هەیە لە تۆشا هەیە ڕاست ئەبێ پەرەی پێ بدەین زۆر ڕاست یعنی شەرت نییە ئێمە هەمومان بین بە دکتۆر یا بین بە مهندیس کەسە خەڵک هەموو چاوی لەسەر ئەو شتانەیە الحەمدوللا تۆزە کەمتر بۆتەوە چکە من پێشتر لە ناو بارودۆخی پۆلی دوانزا بووم کە خەڵک بابەتی هەڵەبژار ئەم دوو بابەتەی هەڵەبژار ڕاست وەڵا بمن بە مهندیس یاوی بە دکتۆر بۆ کاریگەری قسەی خەڵک بوو هەموو کاریگەریەکەی ئەو کە خەڵک پێی بڵێ ئەمە دکتۆرا پێ بڵێ مهندیس ئەمە خۆی گەورە خەڵکی کردوین لەوانەیە بۆ فۆتۆگرافەری جەنابەتی خەڵک کردبێ منی بۆ بوارێکی تر یەکێک کە بۆ بوارێکی هەرێکێکمان بتوانین لە بوارەکە ئیش خۆمان دۆزین قەناعەتی بەوە هەبێ کە ئەگەر توانای هەبوو لە ئیشەکەیە بەڕاستی بیکا لێ نەترسێ گەنج هەبووە بە ئێستاوانێ وازی هێناوە لە شوێنێک ئەترسا کە واز بهێنێ تەبا من تەلەفۆنی بۆ کردم وتی کاک ڕاوێژ پلانت نییە هیچ ینی پلان هەیە ئەجنسی دروستکەی وتم پلانم هەیە چکە من پێشەوە هەر بە تاقی تەنیا خۆم با بڵێن کۆمەڵە کلایەنتم لەلا بووە ئەو کلایەنتانەشی کە وەرم گرتبوون ئەلحەمدولیلا هەمویان بڕاند بوون باشە وتم بۆچی ئەی وەڵا حەزەکەم بێمە لای تویشەکان بکەم وتم نە یەکەم جار واز بێنە مانگی خۆت ئیشکە ئەنجاوەرە لێم بزانە چۆنە ئەی و نا بەخۆ ئەویان ناکەم ڕاستە خۆگەر بێ مێمە لای تۆ تو من کێشەم نییە من ئۆفیسێ هەموو شتێگەیە ئەلحەمدولیلا مەزبوطە بەڵام کە واز ئەهێنی یەک مانگ فریلانس تێستێک خۆ بکە یەک مانگ فریلانس بە ینی بۆچی ئەترسی من باوەڕم بە تواناکەی تۆ هەیە بۆی ئەڵم یەک مانگ فریلانس بە ینی من ئەزانم کە تۆ چۆن دروست بوویت ئەزانم کە چەندەها شەو دانیشتوی پرسیارە لە من کردووە جوابم ماویتەوە ئەزانم کە ویستوتە فێر ببی بە دوایە ڕۆشتویت خەڵک یاری پۆبجی کردو تۆ تاسی شۆسی ڤیدیۆ یوتیوبت کردووە ئەی من ئەمانە پێزانم بۆیە وەرەدەر واز بێنەلەوە ئەگەر نامرتاحی تەوەن نامرتاح بوو ئەو ئێستا مانگێکە فریلانسە جا بەتەمای لەسەری مانگەوە دەست پێ بکەین ینی وەکو تەجروبەیەکیش پێم وە دوتم چۆنە ئەزانی ژیانەکە چۆنە زۆر ئەترسا لەوەی کە ڕسقی نەبێت باشە ڕسق ترسا ینی من پێم وە دوتم واز بێنە یەک مانگ فریلانس بە دڵنیا بە خۆی گەورە خۆی ڕسقەکە دەیاتێ ئەوە قانونە ینی ئەو شتێکە خۆی گەورە لەسەر خۆی بڕاندوێتی و فەرزی کردووە کە ڕسقی ئەبێ بەندەکانی خۆی ئەیە بۆیە نابێتەوە بترسی باشە ئەگەر بترسی دڵنیا بە ینی خۆ قانونە ینی ڕەنگە نەبێ بە نسیبت وانە وای لێ هاتبوو ئەی وڵات دوو کلاینتم وەرگرتووە وتی ئەوانەشم هەیە تۆ وەرە خوا گەورەیە بۆ وانەش حەلیەکەی ینی ئەمە گەنجی ئێستا بۆ شێوازەیە ینی من لە چواردەورەکەی خۆمەوە سەیرەکەم ئەم جیلە بەڕاستی پێویستیان بە یارمەتی هەیە پێویستیان بە یارمەتی با بڵێن وەکو دەستگرتن دەرونیان مرتاحیان معنەویان مرتاحیان بکە ینی تۆ قەیچێکە با بچم 5 دقیقە لەگەڵ گەنجێکا بەسەر بەرم ینی تەژی ئەیچی بکەم ئەمان بەڕاستی لە حاڵێکی زۆر باشانین ئێمە ئەتوانم بڵێم ینی جیلی نەوەدەکان بەگشتی 85 تانەوە و 9 تەنانە ینی جیلێک بوون بە هەردوو قەڕنەکەیە تێپەڕین هەم لە ڕابردوو هەم لە تازە هەم تەکنۆلۆژی ینی بەڕاستی بۆ ئەم تەکنۆلۆژیات تۆزێک قورسە ینی بە شێوازێک ئەتوانم بڵم خەریکە بەرمەجۆیاکرێن خۆی ئەبێ ئێمە گەنجمان زۆرە کاگڕاش بە پێم ئەحسایی کە کرا ڕێژەی گەنج زۆر زۆرترە
کە ڕێژەی گەنج زۆر بوواتە توانا هەیە هێزی کار هەیە ئەمە ئافرین بۆ ئەوی توانا و لیاتویەکەی خۆی بابەرەوە پێش ئەوەی کە خۆی فێری زمانەکە پەرە بە پەیوەندیەکانەدا هەر لە بوارێک لە بوارەکان نابێت. طبعا من 2 ساڵ فۆتۆگرافەری یوئێنیش بووم UN بەڵێ ینی هەموو کەمپەکانی کوردستانم کردووە بە کەرکووکیشەوە هەتا جاریشان لە سەیتەرەی کەرکووک ئەو کاتە داعش هەبوو لە کەمپەکەیمە تەواو بووین لە پرۆسەکە ئەو فۆتۆشوتەی کە من هەموو لەوێ لە کاتی گەڕانەوەمان لە بازگەیەک با بڵێن ئێمە لە بازگەکە دەرچوین تیمێکمان دواکەوت بە بۆنی هەنێشتەوە کە لەوێ پێویست بوو دوا بکەون لە کاتی گەڕانەوەیانە داژاوی بەسەر بازگەکەیا و مردن ینی ئەمەش بۆ لە مەترسیەکانی سەرژیانی خۆم جگە لەوە طبعا وازمێنە دوایەوە بەڕاستی لەو بوارە وازیێنە لەو شوێنە ئاوتم لەو سایلە من ناتوانم بەردەوام چکە لە کۆتاییە ژانی خۆم گرنگترەوە لەوە بەڕاستی بەڵام ئەین لەوەش من ئەمەش هەر بۆ گەنج لەوەش من قەناعەتم بەوە هەبووە کە خوا ڕزقمەیە کە ئەتوانم بەردەوام بم وازم لە ئیشێکی زۆر گەورەیەنە ئەتوانم بڵم لە معاشێکی زۆر باشێنە کە کەم نەبوو بەڕاستی لە شوێنێکی ئاواییشکەیت بەڵام من وازم لێنە باشە ینی ئەمە مشکلی ئێستەیە لە پارەپەیاکردنی گەنجە. باشە کاگڕاوێش پەیامت چییە بۆ گەنجەکان بۆ گەنجانەی کە لە ڕووی جەستەییەوە ساغن ئەمە هەندێکێ لە ڕووی عەقلیەوە بە شێوازێکی تر بیرەکاتەوە تۆ بارودۆخێکی تایبەتە هەبووە بۆی کە دەستێک نەبووە بەڵام چوویتە بوارێک و ئاسەمبواری ڕەسمگرتنی وێنەی سروشتەوانە کامەرێکی قورس و گەورە و گرانی ئەوێ تووشیە ماڵنگاریانە بووی پەیامت چییە بۆ گەنجان؟ من ئەو نەی بتوانم ئەو نتوانی وشمە لە پەیجەکانی خۆمە بەردەوام تەشجیعکردنم بڵاو کردوتەوانێ ینی نقطەیەک زۆر مهمە بۆ نمونە هەمومان نانەخۆین هەمووشمان وەکو یەک نانەخۆین تۆ ئاوە خۆت منی ژاوە خۆم هیچ فەرق و جیاوازێکی تیانە باشە تەنانە دەگەر نەخۆشیش بێ هەر ئاوەخوا ڕەنگە بە قەسەب بیخوا لە کۆتایە ئەو خواردنەوەکەیە تەواوە ئەگەر نەتوانێت ڕۆژێک 2 ڕۆژ مانگێک لە ژیانی خۆی تەرخانکە بۆ 30-40 ساڵی تەمەنی ینی نازانم ئەتوان بڵم چاوەڕێ هیچ نەکە بەڵام بە تەنها مانگێک ئەتوانێت 30-40 ساڵی تەمەنی خۆی دیاری بکە کە چ کەسایەتێکی لێ دەرەچێت باشە تۆ مەبەستەکەی جەناب لێرەوەی ئینسان ئەو گەنجانە بێن پەرە بە خۆیاندان بیرکەنەوە ینی بۆ نمونە خەڵگێ بەڕاستی حەزی لە پۆلیشکردنی سیارەیە گەنجێکە حەزی لە پۆلیشی سیارەیە لە غەسلێکە ئیشەکات سیاراشوە باشە پەری پێبا خەڵک هەیە من ئەزانم بینیومە لە غەسلە سیارە شۆراوە ینی وەکو قسەڕقیەک بە کارمەندەکەی وتوە بەخوا کارمەندەکەی شەکەی وازێناوە بەڵام ئەگەر ئەو بیەوێ بە جدی ئیشەکەی خۆی بکە ئەتوانێت خەسلێک بۆ خۆی دابنێ باشە ئەتوانێت و غەڵەتانەی کە لەو غەسلە بینیوێتی ینی من خەڵگە ناسم مەطعەمی داناوە پێشتر شاگرد بووە پاکردنەوەی سەرمێزەکانی کردووە ئێستا خاوەنی مەطعەمە مەطعەمی زۆر پاک و تەمیز خواردنی مەزبوط بە لەزەت بەتام ئەمە بیری کردوەوە ئەشکرێت لە مەطعەمێکە ببیتە کاشێرێکی سەرکەوت گومانی کارمەندێکی سەرکەوت من چەنەها جار چوومەتە شوێنان وتمەوە کووە بانگی کارمەندەکەم کردو هەواڵیم پرسیوە ئێمە کابرا خۆی وای کردو من خۆشم بێ خۆ من بە زۆر ناچم خۆشم نیە خۆی دائیمەن منەڵم بە گەنجەکان خۆشیەکاتیەکان مەکەم بە قوربانی خۆشیەکان ینی ئێستا لەم تەمەنا خۆشیی کاتیە مەسەلەن ئەگەر پۆلی 12 ناخوێنی مەسەلەن خوێندنەکە وەلاانەی یان گەنجێکی مەجاری ئیشکردنە هەیە تاقەوە هەیە ئیشەکە ناکەی لە کۆتایە باجەکەی دەی بەڵام ئێستا لەم گەنجیەوە طبعا هەموو شتێک لە گەنجیا چێژی هەیە ئەمە گەنجین ئەگەر تەمەشای ئەوانە بکەن کە تەمەنیان هەیە باسیەکەنڵن هەموو شتێک لە گەنجیا خۆشە باسی عەزێتی خۆیانەکەنڵن خۆش بوو چکە گەنج بووین بۆی چێژی تایبەتی خۆی لەم تەمەنا ئەگەر بێت و خۆمان هەوڵ بۆ پەرەپێدانی توانالیاتوەکانی خۆمان بدەین وە بەرهێنان لە خۆمان نابکەین دوایە ئەبێتە خۆشیێکی هەمیشەی ئەمما ئەگە خۆشیەکاتیەکان ئێمە نەکەین بە قوربانی خۆشی هەمیشەکان دوایە
من نمونم لە ئازێتمانە بێ دوایمان بەردەساکە دووەبین بەداخەوە ینی زۆر هەوڵمان لەگەڵایە پێمانەوت ڕجاان تکایە یاری مەکە واز لە گەیم بێنە واز لە یاریکردن بێنە کاکە سایەکەت بکە مەسەلەن کاکە ئەوە بکە ینی کە ئێستا پێویستە ئێستا ئەزانێ غەڵەتی ڕەنگە 2 ساڵ بوو بێ ڕەنگە 3 ساڵ بوو بێ بەڵام 3 ساڵ ینی ژیانی 10 ساڵت زۆر 10 ساڵ پێوە ناڵێنی ئەبێ پێی بناڵێنی ئەو قانون تەمەنی گەنجی زێڕینە کاک ناگەڕێتەوە بە جۆرە ینی من بەو تەمەنەی کە من چوومە ماحەد زەواجم کرد باشە ینی هەم فۆتۆگرافی بوو لەلای ماحەد بوو لەلای خێزانیش بوو بڕوان پێ بکە تا 3 شەو 4 بینی لە یوتیوب دانیشتم بە دیار ڤیدیۆ نەخەوتم ئەنیشە ساڵم چوومە ماحەد باشە کە ئەو گەنجانی تر کە هەبوون لەو تەمەنە و لەو ساڵەی منە هەمووی خەریکی یاری و ئیسراحەت و ئەم مۆبایل و ئەو مۆبایل و نازانم بەرهێنانیان نەکردو لە هیچ بە هیچ جۆرێ بەرهەمەکەی خواردەوە الحەمدولیلا من سپاسی خواکەم لەوەیە لە ڕوانگەی هەم خەڵاتەکانە بردوێتەوە هەم لێرە لە گەنجینە لەگەڵ یەکیشی لە گەنجەکانی ئەم نیشتیمانە لە ڕوانگەی ئەمە ڕاستی ئامانجی ئەم پۆدکاستە کە باسی گەنجینە ئەەکەین لە ڕوانگە مەبەستمانە ئەو گەنجانی کە دێنە ئێرە بەشێکی تایبەتە بۆ داهاتووی خۆیان بنووسنەوە چکە ئینسان ڕاستە داهاتوو لە دەست خۆیان ئەمە پلانیش ئەکرێ حرەکەت شەکرێ و بەرەکەت بێ لە لای خواوە تۆ وەکو گەنجێک ئەمانە پێمان خۆشە ئێمە کە لەم پۆدکاستا بەشداری کرد ببینەوە لە دوایەکانی تەمەەن تا ببیتە گەنجینێک لەم نیشتیمانە جەنابەت ئەتەوێت بەرەو کام ئاراستە بڕۆی ئێستا بەرەو کام ئاراستەی جیهانی بوون بڕۆی هەڵبەتە من بەداخۆ کە تۆزێ پشتیوانیم کەمە لە بوارەکەی خۆمە و چەند جارێکیش داوام کردووە لە چەند کەسایەتیەک کە هاوکار بن تاوەکو بتوانم ئەوەی کە کردومە بە کوالەتی بەرزتر و ئەرشیفی جوانتر پیشانی خەڵکی بین کە من دڵنیان بە تاقیتە ناخۆ مەتوانم بەڵام ئەگەر تیمێک هەبێ یاخود ئەگەر کەسێک لە پشتم بێ باشتر بێ بەڵام ئینشەڵا من چاوەڕێی دروستکردنی فیلمی زۆر گەورەکەم چاوەڕێی دروستکردنی فیلمی دۆکومنتاری ئەەکەم کە بە لە ئاستە جیهانیەکان نابێ لەگەڵەوەشە بەرەو پێشبردننی هوەری با بڵێن فۆتۆگرافی و بەرەو پێشبردننی سوۆسیال میدیا لە ڕووی بازارگەریەوە حەزم لەو تایپەش هەیە بەڕاستی جگە لەوەش بەرەو پێشبردننی ڕاوێژ هاوسەکەی خۆ گەشتێکمان کرد بۆ شاخی پیرەمەگرون 3 ڕۆژ پێش کەرانتینە لەگەڵ کەسایەتێکا بڕیارمانە 3 کەس بووین یەکەم گەشتم بووە لە ڕووی شاخەوانیەوە کە بیکەم مانگێک پێشەوە ئەنی شاخوانی ترم کردو بەڵام شتی زۆر بەسیید ینی شوێنی زۆر نزم با بڵێن یا سەختی کەم بووە خەڵکی کەشتوانیوتی بچێ هەنە پێداویستیم کڕی بۆ گەشتێکی شاخەوانی بۆ پیرەمەگرون بەفرباریوە دەستمان پێ کرد تابە من تۆزێک قەلق بووم لەوەی کە بڵی سەلامەت بین چکە بەڕاستی 3 کەس و لەگەڵەوەشە شوێنێکی ئاوا ئیسوابەت و گاڵتە نییە سەرکەوتین تەڵام بە شەو گەیشتینە سەرەوە 7 ساعتمان پێچوو 7 ساعت من کامێرام بەشانەوە بووە جانتایەکی تقریبا 16 کیلۆیم پێ بووە کامێراکەم پێ بووە جگە لەو ژۆ جلوبەرگە بەڕاستی قورسە بۆ خۆی وەکو یەکەم گەنج کە من توانیمە بچمە سەر شاخی پیرەمەگرون بۆ حاڵی کە دەستێکم نەبێ ئەوەش ئەزمونێکی زۆر تایبەتی ژیانی خۆم بوو تەڵام پێش ئێمە کەس نەچوو بوو بە شەو ئێمە بە شەو لە سەر لوتکەی پیرەمەگرون ڕسممان گرتووە کە ینی وڵی دوای بیرم لێ کردەوە باشە بەجددی ئێمە چوینێتەوە شوێنە ینی ڤیدۆم کردبوو سی ڤیدۆکان مەکردەوە ئەمە ئاوا ڕێگەکەویتە خوارەوە چۆنی بە شوێنێکا ڕۆژوە حساب کە بەقدرم قەنەفەیە بووە قورسە تۆ بە شوار ڕێ بکەی ڕێک لەسەر ئەم لاینە ینی ئەوە بەڕاستی ئەزمونێکی خۆش بوو لە کاتی هات نەخوارەوەشم زۆر ئازێتم بوو کەیتر بەڕادەیەک ماوەیەکی زۆر قاچ و ئەوانم ئازێتی ببوو وتمی تر ناسمەوە بەڵام دوای ئەوە گەشتێکی کەمان کرد بۆ شاخی زمناکۆ عینە شت کامێرا و پێداویستیم پێ بووە جگە لەوەش خێمەی تایبەتم پێ بوو کە خێمەکە بەڕاستی زۆر قورس بوو تقریبا 4-5 کیلۆ زۆر زیاتر بوو ئەوە زۆر هیلاشی کردم کاتێ ڕۆشتینە سەرەوە تۆمارم کردووە
مەگەر دوور بێ مردین بام تۆمارە بمێنێکی بیدۆزێتوانێ درێژ جا بەو کاکەیە وت کە لەگەڵ ما بوو وتم دڵنیە ئەتوانین بینەوە خوار ینی وا سەر کەوتین کە بەڕاستی شوێنیات نەخوارۆمان نەما من نەمەزای چۆن بێمەوە خوار ینی ئەو هەموو ئەزمموی شاخەکانی ترم کردووە لە شار باژێر لە دوای ئەوەی پیرەمەگرون چوومەتە شاخی تر بۆی سارد نەبمەوە وەکو ئەزمموی خۆم کە من پێشتر یاریزان بووم یاریزانی ساحەمەیدان بووم تقریبان زیاد لە 12 مەدالیای ساحەمەیدانم هەیە کە سێمی عێراق بووم سێجار سێمی کوردستان یەک جارێکەمی کوردستان بووم با بڵێن لە وەرزشی تێنسا 2002 بووم لە سەراسی کوردستان ینی ئەمیش بەردەوامم لە ڕاضەیە حەزم لی هەیە سە شەرجارجارە چم بۆ پێوەی هەیە چکە بەچە ناو سروشتەوە بۆ شاخەوانیەکە اینجا شاخەوانیەکە اینجا وێناگیر ئاجا ئەوە شیان بەڕاستی زۆر ترسناک بوو کەیتە لە دوای ئەوە گەشتی قورسم نەکردووە من بە هەفتەیەک دوای ئێمە شاخەوانێک بەداخەوە گیانی لە دەزاکەوتە خوارەوە بە هەمان ئاڕاستەیە ڕۆشت و ئاڵنگاری تیا بووە ئەو دووشتە قورسم کردووە لە ژیان هەرپشیت کاگراوەش ئەمە بەو هیواین وەکو گەنجێکی کورد دیکۆمنتارەکانێک چیت کەمتر نەبێت لە دیکۆمنتارە جیهانیەکان وەکو گەنجێکی کورد تۆش بیتە گەنجینێکی ئەم نیشتیمانە و دیکۆمنتارەکانە بێتە جیهان وەکو گەنجێکی کورد شانازی پێوە زۆر زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵ بین کۆمەڵێک چاڵنج و ئاڵنگاریە بۆ لە ژیان تا هیوای سەرکەوتنی بۆ خواسین جا کاگراوش لە کۆتایە نامێکمانەیە بۆ مام بخەیتە ناو گەنجینەکەەوە پێمان خۆشە لێرە بۆ یادگاری بمێنێتەوە بۆی بخێن ناو گەنجینەکەەوە گرنگترین خاڵی سەرکەوتن باوەڕ بەخۆبوونە گەر بڕیار بێت تۆ لە لووتکەدا بیت هیچ بەهانەیەک نییە